مامۆستا شتێکی حەزەکەم بە سەراحەت پێ بڵێم زۆر جار لە مقابلەکانی تری گوێمان لێ بێ ئەڵێن مامۆستا زۆر بەگلەیە ئەڵێ هونەر هیچی بۆ نەکردم هەڵبەتە من نەزانم یعنی کە ئەزانم کە تۆ مەغروری بەڕاستی یعنی شتێکت باشت ئەوە بۆ نەکراوە وەکو هونەرمەندێک وەکو ئەگەر سەیری وڵاتانی دراوسێیان وڵاتانی جیهان بکەی هونەرمەند لە بەبەرزترین ئاستی کۆمەلگایە تێگەی بەڵام دیسانەوە خاڵێکی تری ئیجابی هەیە کە ئەوەندە خەڵک تۆیان خۆشەوێ بۆ خۆشت یعنی ئەوەت بینیوە ئەکید بەری کەوتویەوە پێدوانی ئەم خۆشەویستیە بەس بێ بەسە بۆ خۆی بزانە ئینسان ئەگەر ڕێزت نەگیرە ملیاردێریش بی بەکەلک نایە زۆر ڕاست میم خەڵک کە دەڕۆی لە جادەی یان لە شوێنێک یان لە دائیرەک یان لە سێتەرێک لەوانە هەموو ئەمە ڕێزم دەگیرێ پیاوەیە ملیاردێرە کەس احترامی ناگرێت خۆ بۆی نییە ئەو احترامە بۆ من هەموو دنیای دەینی هەموو دنیا ڕاست